لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. ڕۆژوو کە خوای گەورە باسیەکە یعنی تەقوا و لەخوا ترسان، یعنی تۆ بێ لە خوای گەورە بترسی، یعنی تۆ بێ ئەمڕۆ لە دوێنێ و چاکتر بێ، سبێنێ و لەمڕۆ چاکتر بێ. باشە یعنی چی موسڵمان تا ئێوارە خەوێ؟ باشە یعنی چی موسڵمان پارشێوەکەیەکان نوێژی بەیانیش ناکە، نایە بۆ مزگەوت، لە ماڵەوە خێرا دوورکان نوێژەکەوە خەوێتەوە. باشە یعنی چی هیواهەیە نوێژی بەیانەکەش ناکە، ئەرێ کاکە پارشێ و سونەتە برە. و ئێوە تێبگەن خوشک و برا بەڕێزەکانم بە ئاەتی خوا بە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە کۆی زانایان بە گشتی نوێژ لە ڕۆژوو گەورەترە. چۆنە بێت تۆ نوێژ نەکەی بەڵام بە ڕۆژوو بی؟ شتیوان نییە. چۆنە بێت تۆ ئەو عەمەلە چاکانی کە لەناو ڕۆژووە هەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای کرد، فەرمی من ئەدرەکە ڕەمەضان، هەر کەسێک گەیشت بە ڕەمەزان فەلەم یوغفەر لەهو، کارێکی نەکرد کە خوا لێی خۆش بێ، فەئەبعەدەه الله، یا ڕەبی خوا دووری خاتەوە لە ڕەحمەتی خۆی، بیخاتە ناو ئاگر. ئەی محەممەد بڵێ ئامین، پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئامین. ئەمە جیبریل هات پەیامی خوای گەورەی هێنا بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم. لەبەرەوە بێ ئینسان یعنی ڕۆژوو بەشتی باشەوە یعنی سەرقاڵ بێ بەکاری چاکەوە، کاسبی بکە، قورئان بخوێنێ، زیکری خوا بکە. ئەم خەوشتانە چییە؟ یعنی بۆ بێ ئینسانەوە نەبخەوێ، یعنی بۆ بێت تۆ لە ڕۆژۆکە تا تەحملی برسێتی نەکەی. لە کاتێکا سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم جیهاتیان کردووە، جیهادیان کردووە، تینویان بووە، برسیان بووە، جلیان چڵکن بووە، یعنی بەدەن و جسم و لاشەیان یعنی تووشی ئەنواع وەشکاڵ خارشت و ناڕەحەتی بووە، ئاوی گەرمیش نەبووە، سابوونیش نەبووە، دووشیش نەبووە، سپلێتیش نەبووە، لە زستانە زۆپاژ نەبووە، هیچ شتێک لەمانە نەبوو، بە ڕۆژوش بوون و تووشی ئەو پەڕی ناڕەحەتی گەرما و سەرما بوون، هیچ لە ڕۆژۆکەشیان یعنی واز لێ نەهێناوە، بەڵکو تەقوای زیاتریان هەبوو. لەبەرەوە بە ئێمە ڕەمەزان تێنە بەڕێ بەسەرمانە، بەڵام لە کاتێکا هیچمان نەکردبێ، لە کاتێکا پێش ڕەمەزانمان باشە بێت لە کاتی ڕەمەزانمان، ئەمە بەڕاستی خراپە و ئەمە زەنگێکی مەترسیدارە بۆ سەر هەموو کەسێک لە ناو موسڵمانان تکای ئاگادار بن. والحەمدولله رب العالمین.